سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری لاسەر کەمبوونەوەی بڕی دەرما کردووە. وتەبێژی وەزارەتی تەندروستیش ڕایدەگەێنێت بەهۆی قەیرانی داراییەوە وەزارەت نزیکەی 8 ملیار دینار قەرزاری کۆمپانیاکانی دەرمانە و هەوڵەکانیش بەردەوامە بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری تەندروستی لە ناوەندە تەندروستیەکان. ڕەوشی دەرمان بەڵێ کاریگەری دەبێ بە تەکید، بەڵام تا ئەمڕۆژ خۆشبەختانە لەبەرەوەی ئەو هەنگاوانەی پێشووتر هەڵمان نابوو، چ ئەوەی کە ئەو بڕێ لە بەغدا هاتووە، چ ئەوەی تاوەکو ئێستا لە مەدخەرەکانی خۆمان هەبووتانی ومانە بۆ ئەو دەرمانانەی کە زۆر پێویستن دەستگا تەندروستیەکان پێی بەڕێوە بین و ئەو هەنگاوانەی ئێمەش لە چاکسازی تایبەت بەناو کەرتی تەندروستی و گۆڕانکاریانەی کە پێویستە لە خزمەتگوزاری تەندروستیەکان بۆ ئەوەیە کە بتوانین لەم ساڵدا لەو قەیرانە قورسەدا بەردەوامی بۆ بدەین ڕێگە بەوە نەدەین کە دەرمانە پێویستەکان لە دەستگا تەندروستیەکان کەم بێتەوە یاخود نەمێنێ. بەڕێوەبەری کۆگای ناوەندی دەرمان لە هەرێمی کوردستان ئاشکرای کرد هاوکاری و کۆمەچی وڵاتان و ڕێکخراوە جیهانیەکان وەک پێویست نەبووە لە ئەگەری بەردەوامبوونی دۆخی هەرێم بەم شێوە ئێستا کاریگەری زیاتر لاسەر کەمبوونەوەی دەرمان دەکات. ڕوونیشی کردەوە چەندین جار داوامان لە ڕێکخراوە جیهانیەکان کردووە هاوکاری و کۆمەچی زیاتری هەرێم بکەن بەهۆی زۆری ژمارەی پەنابەرانەوە. لە ساڵی 2015 خۆشبەختانە هاوکاریەکان باش بوو، بەڵام لە ساڵی 2016 بەداخەوە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو گرێبەستێکە لە نێوانمان دەبوو تا ئێستا نوێ نەکراوەتەوە. ئێستا ینی پێویستمان زیاتر بە هاوکاری دەرمان هەیە، چونکە ئێستا بەڕاستی لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی ینی کاریگەری کردوتە سەر ڕەوشی دەرمان لە هەرێمی کوردستان. بۆ ساڵێک دەچێت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆسەیەکەوە هەوڵ دەدات نرخی دەرمان لە کوردستان یەک بخات. وتەبێژی ئەو وەزارەتەش دەڵێت تا ئێستا نزیکەی 3000 جۆر دەرمان نرخەکانیان یەک خراو و کەم کراونەتەوە. تەنها لە ساڵی ڕابردووش بەهۆی مامەڵەکردن با دەرمانی ساختە و پابەند نەبوون با ڕێنماییە تەندروستیەکان 7 کۆمپانیا داخراون لەگەڵ ئاگادارکردنەوەی 32 کۆمپانیای تر.